دیارە ئێمە لە دامەزراوەی بەخشین سوپاس بۆ خی پەروەردگار هەمیشە لە خزمەت بووین. ئەم دامەزراوەیە دامەزراوەیەکی هەمیشەیە لە ڕابردوو خزمەتمان کردو، سوپاس بۆ خی پەروەردگار لە ئێستاشدا بەردەوامین و لە داهاتووشدا پشت بە خی پەروەردگار پاشان بە هیمەتی خێرخوازان ئینشاءڵڵا ئەم دەستگایە فراوانترە بێ، خزمەتەکانی زیاتر ئەبن، خوا پشتیوان بێ ئینشاءڵڵاه تەعالە. بە حکمی ئەوەی کە ساڵانێکی زۆرە لە سووریا، لە وڵاتی سووریا ناساقەمگیری هەیە لە وڵاتە، بۆیە ئێمە پێشەوەی کە ئەم بارودۆ خەش بێتە ئاراوە لە دامەزراوەی بەخشین گفتوگۆمان لە هاوکاریکردن کرد کە بتوانین هاوکاری ڕۆژئاوا بکەین، بە تایبەتی ڕۆژئاوا کە بارودۆخی داراییان باش نییە و بەهۆی ئەو ناساقامگیرەی لە ساڵانی ڕابردووە بووە. بەڵام کە لە ئێستاە شەڕ و جارێکی تر ناساقامگیرەیەکی تر ڕووی کردەوە ناوچەکە، پێویست بوو کە لە ئێستاە جارێکی تر هاوڵاتیان چ لە ناوە چ لە دەرەوە ئاگدارکەینەوە کە ئێستا لە سەرجەم لقەکانمان و لە ئۆفیس و لە فەرعەکانی دامەزراوەی بەخشین ئامادەین لە خزمەتانین بۆی کە هاوکاری براکانمان بین و هاوکاری خوشکەکانمان بین. وەکو ئەزانن کە ئێمە سوپاس بە خی پەروەردگار لە ڕابردووە هاوکاریمان گەیاندوتە دەرەوەی وڵات، هاوکاریمان گەیاندوتە ئەفریقیا، سوودان، بۆ میلەتی خۆمان بەڕاستی لە پێشترە ئەولاترە کە ئێمە لە خزمەتیان نابین. لە بەرنامەمانایە خوا پشتیوان بێت چۆن لێرە دەستبار بووین بۆ ئەوەی کەوا ئەم میلەتەی خۆمان بەڕێی ئیسلاما بەرین، بێگومان بەرنامەمان هەیە لەوێش ناوەندی پەروەردەیی بکەینەوە و خزمەت بکەین. لە ڕابردوو لە خزمەت کوردانی ڕۆژئاوا بووین و لە تورکیا و لە وڵاتانی تر، هەر لێرەش ئەو کەمپانی کە هەیان بووە کە ئێمە بەردەوام ئێمە چ لە عەربەد و چ لە شوێنەکانی تر موسسەی بەخشین لە خزمەت بووە و دووپاتی ئەەکەینەوە کە ئێمە خزمەتەکانمان خوا پشتیوان بێ بەردەوامە بێ ئینشاءالله تەعالە، نەک لە ئێستا بەڵکو لە داهاتووش ئێمە بەرنامەمان هەیە کە لە خزمەت براو خوشکەکانمان بین چۆن لە کوردستان خزمەتمان کردوون و لەوێش لە خزمەتیان نابین. بەڵام ئەوەش کەوتۆتە سەر هیمەتی خێرخوازان، هەتا خێرخوازان خواپێداوان ئەم موسسەیە دەست پڕکەن و ئەم موسسەیە دەخیلەکانی پڕکەن، قاسەکانی پڕکەن، بێگومان ئێمە بەڵێنمان داوە بە خی پەروەردگار دەخیلەکانمان دەستمان واڵاکەین لە سەرجەم لقەکانمان، ئۆفیسەکانمان، ئۆفیسی سەرەکیمان، لە هەموو ئەو ناوەندانی کە نووسینگەی بەخشینی لێیە لە خزمەتانین. بەڵام هەتا بکرێ لایەنی دارایی بێ زۆر باشترە و ئەگەر هەرنا خواردنیش باشە بۆی کە ئێمە ئاسانتر و خێراتر بیگەین نەبراو خوشکەکانمان کە لیان قەوماوە کە ئاوەرە بوونە.